ئەم پێشەنگایەتان چۆن کردووەتەوە کێ کردوێتەوە لە ناساندنێکم بۆ بکات؟ سەرەتا بەخێرهاتن کەناڵەکەتان دەکەم. ئێمە وەکو گروپی خانمانی خوێنەر کە لە کفرین سەر بە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەستاوین بە کۆمەڵێک کار و چالاکی ڕۆشنبیری کە ئەویش کردنەوەی پێشەنگایەکی کتێب و کردنەوەی پێشەنگایەکی دەستڕەنگینیە لە کتێبخانەی گشتی کفری بە بەشداری 5 دەستگا ئەویش دەستگاکانی نووسیار و کەپت و ئاراس و نارین و ڕۆستایە. داشکانی لە ستاسیمانیش کردووە بۆ کتێبەکان، بەڵام پێشوازی هاوڵاتیان هاتنی هاوڵاتیان بۆ پێشەنگاکە لە چاو پێشەنگاکانی ڕابردوو کە کردومە لە ناوچەکانی گرمیان و بەتایبەت لە شاری کفری پێشوازیان تا ڕادەیەک زۆر کەمەوە بووە. باشە، ئەمە پرسیاری هاوکارمە لە ستۆدیۆوە کە ئەویشە پرسێ هۆکارەکە چییە، ینی بۆ خەڵک استقبالی کەمە، ئایا هەر خۆی خوێنەر کەم بۆتەوە یا پێشەنگاکەی ئێستا وایە؟ بێگومان ئەمەش بۆ کۆمەڵی هۆکاری زۆر گرنگ دەگەڕێتەوە. یەکێک لە هۆکارانە هۆکاری قەیرانی داراییە لە وڵاتەکەمان، چونکە قەیرانی دارایی لە وڵاتەکەمان کاری کردوتە سەرباری ئابووری خەڵکی. ئەمە شوای لێ هاتووە کە بواری ئابووری خەڵکی لەلایەنی مادیەوە بۆی دواکەوتنی موچە و ئەم شتانەوە خەڵکی ناتوانێت پارە دابین بکە بۆ کڕینی کتێب، بۆ پێداویستیە سەرەکیەکانی ڕۆژانەی بەکاری ئەهێنێ ئەو پاشکەوتنی پارەی کە لە ڕۆژانەی دەمێنێتەوە. کەسی وامان هەیە لە کرێچیە تەنها پارەکەی بەشی ئەوە دەکە. باشە، کەواتە توین تۆ زۆر مەڕۆ دواوە پرسیارەکە ئەوەیە، ینی بە شێوەیەکی گشتی من هەست دەکەم کە خوێنەر هەر بە شێوەیەکی گشتی نەک تەنیا بۆ ئەم کتێبانەی کە ئەوێ بیکڕن بێگومان هەرچەندە ئاشکانیشی ئێستا خۆت باسیەکەی لە کتێبخانەشە، یانی ئێستامان لەناو بینای کتێبخانەی گشتیە پێشنگاکراوەتەوە هەر خوێنەر بە شێوەیەکی گشتی هەست ناکرێت کەم بۆتەوە. تۆ ماوەیەکە لەگەڵ کتێب و پێشەنگاکەیتەوە و شارانی تریش بەڕاوی هەست ناکرێت کە خوێنەر لەم ناوچەیە بۆ کتێب کەم بۆتەوە؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی خوێنەر کەم بووەتەوە، بەتایبەت لە شاری کەفریشدا هاتنی خوێنەران وەکو جاران نەبووە، ستاردیە کەوتۆتە نێوانیان. ئەمەش بەهۆی هۆکارەکانەوەیە، چونکە تەکنەلۆجیا هۆکارێکی سەرەکیە، چونکە ئەو سەرچاوانەی ئەو بابەتانی کە لە بوارەکاندا پێویستیانە بە کلیکردنیە بە ئاسانترین ڕێگە دەستیانەکەوێت. هەروەها ساربوونی خەڵکی بەهۆی ئەوەی خوێندن تەواوکە زانکۆ تەواوکە دانەمەزرێ، هەلی کارێکی بۆ ناڕەخسێ، ئەویش وا دەبێت سار دەبێتەوە لە خوێندن کە بەرهەمێکی نییە لە ڕەنج و ماندووبوونی. هەروە دەستگاکانی شۆکارێکن بۆ ئەم لاوازبوونی هاتنی خوێنەران. دەستگاکان ینی چین؟ کتێبی باش چاپ ناکەن یا قەیران تووشی ئەوانیش بۆ چییە؟ سەرچاوی نەبوونی سەرچاوی پێویستە، سەرچاوی گرنگ کتێبی زۆریانەیە بەڵام سەرچاوی گرنگیان نییە. چاومە بەسە چیە؟ ینی مادی؟ سەرچاوە مەبەستم ئەوەیە کە هاوکاری نووسەران نین لە ڕووی چاپکردنی کتێب بۆیانە، بۆ نەنووسەرێک ماندوو ئەبێ بە نووسینی کتێبەکەوە ئەوان داوای پارێکی زۆرەکەن بۆ چاپکردنی کتێبەکە. ئەمەش واکە نووسەری باش کتێبی باش چاپ نەکرێت، کتێب زۆر بێتەوە و چاپکردنی زۆر هەبێ، بەڵام کتێبی زۆر بە سوود و هی نووسەران نەڕواتە پێشکەشکردنی خوێنەرانەوە بتوانن بیخوێننەوە و ئەو خوێنەرانە دەیانوێت. کەمێک بەر لە ئەوەی بچینە ناو تەوەرەکەەوە قسەمان لەسەرەوە کرد، ئەو دەستگایانەی ئێستا بەشدارن لە نمایشکردنی کتێبەکانیان لێرەیەشا کتێبەکانیان کەمە، ینی من ئەزانم لە پێشەنگاکانی پێشوە لە کتری نزیکەی 5,000 ناونیشان نمایش ئەکرا، ئێستا کەمە، ئێستا ناگاتە 1000 ناونیشان. ئەمە پەیوەندی بە خۆتانەوە هەیە وەکو ڕێخەر یان دەستگاکان کتێبیان نەماوە؟ بۆ نمونە باسی یەکێک لە دەستگاکانت کرد، دەستگای ئاراس، ئەڵێ ئێستا ئەوان وەستاون لە چاپکردن. ئەمە کارەساتە بەڕاستیەوە. ئەمەش وەکارەکەی بۆ دەستگاکان دەگەڕێتەوە، چونکە ئەوانیش باری داراییان وانە لایەنێک هاوکاریان ناکات تاوکو بتوانن بەردەوام بن لە چاپکردنی کتێبە باشەکان، چاپکردنی کتێبی نووسەرە باشەکان، چونکە ئێمە نووسەرمان زۆرە بەڵام نووسەری باش بە پەنجەی دەست دەژمێردرێت. باشە، پێشەنگاکەی ئێوە ئێستا و کتێبانەی هاتووە کام دەستگایە چەند دەستگا بەشداری کردووە تا چەند هەوڵتان داوە بەپی خواستی خەڵک بێت؟ ئێمە پێشەنگاکە 5 دەستگا بەشداری کردووە، ئەوش دەستگای نارین و نووسیار و کەپرە لەگەڵ ئاراس و ئەدیبان. تا ڕادەیەکی زۆر هەوڵمانداوە بە خواستی خەڵکی بێت، چووکە بەتایبەت دەستگای ئەدیبان خەڵکی زۆر حەزی لە کتێبەکانی ئەو دەستگایە، چووکە لە ڕووی کوالیتیەوە بەرزە و هەروە نرخی کتێبەکانی باشە. ئێمەش توانیمانە
بە هاوکاری خەڵکی بکەین و لە ڕووی داشکاندنەوە. باشە داشکانەکانی باسی داشکان کرد چەنە داشکانە؟ داشکانی لە 130 بۆ لە 135 هاوکاری خەڵکیمان کردووە. بە کۆی پێشەوە بە کۆی کتێبەکان یان چی؟ بۆ نمونە جیاوازە لە هەنێ پێشنگایە من نەزانم بۆ نمونە ئەو کتێبانە عەرەبی یان ئینگلیزیەوانە داشکانەکەی جۆرەکەمەکە ئێوە هەر بە کۆی گشتی داشکانی بە کۆی گشتی داشکانی لە 130 بۆ هەر کتێبێک چ کتێبی عەرەبی بێ ئینگلیزی بێ هەر بوارێک بێت مێژووی بێ دەرونی بێت هەر بوارێک بێ داشکانی تایبەت بەخۆی هەیە داشکانی لە 130 یەکەین بۆ خوێنەر. ئەو باڵی ناو نیشانانەی لێرە هەنیان ئەو بوارانەی کە کتێبەکانی تایە ئەدەبی مێژوو بایەخ زیاتر بە کەم بوارە دراوە؟ وەڵا بایەخ زیاتر بە بواری مەنهەجی دراوە بەڵام خەڵکی زیاتر حەزی لە کتێبی گەشەپێدانی مرۆییە کتێبی مێژوویە ئەم کتێبانیش تا ڕادێکی زۆر لەم دەستگایەنەدا بوونی نییە خەڵکی وایە سەرچاوی وەرزشی دێت بۆ ڕاپۆرتێکێتی بۆ بەحسێکێتی لێرە دەستی ناکەوێ ئەمەی شۆکارێکە بۆ لاوەزبوونی ئاستی پێشەنگامان. باشە بێگومان ئەمە دووەم ڕۆژی کردنەوەیەتی هێشتا بەیانیشە ئەزانین خەڵکێکی کردێن لە کاتژمێرەکانی داهاتووە دوێنێ ژمارەیەکی زۆر خەڵک لێرە بووە پرسیارەکە ئەوەیە ئەو کەسانی کە زیاتر نەکەرن پێشەنگایەکانی ڕابردوش کە خۆ سەرپێشی کردووە هەم لە کفری هەم لە کەلار باڵین کێ زیاتر سەردانەکە بۆ کتێب یعنی عاشقی کتێبە کە ئەوەی هەست پێکتەوە ئەی کڕێ و خوێنەرە؟ بێگومان وەکو ئەوەی کە لاوازی پێشنگاکەمانە بەمانەی ئەوە نایە کەسیش نەهاتە بێ دوێنێ ژمارەیەکی زۆر لە مامۆسایان هاتن بن زیاتر چینی مامۆسایان بەشدارن چینی مامۆسایان دێن وەکو خوێنەر بۆ کتێب خەڵکیش لە دەرەوە دێ خوێندکارانی زانکۆکان ئەمانە زیاتر عاشقی کتێبوون و دێن بە دوای کتێبی دڵخوازی خۆیاندا دەگەڕێن بە دوای سەرچاوی پێویست بۆ بوارەکەی خۆیان بۆ بابەتەکانی خۆیان دەگەڕێن دێن بۆ پێشنگاکان سەردانمان دەکەن. دەستان خۆش بێەوە گروپی خانمانی خوێنەر بە من ئەو بکەم بە دەرفەتی ئەم گروپی ئەوە کەی دامەزراوە؟ گروپی خانمانی خوێنەر لە کفری بۆ ماوەی 2 مانگە دامەزراوە شێوازی کارکردنەکەمانیش بەوەیە کە تایبەتە بە خانمان و بیسکچێکین لە گروپەکەمان کار و چالاکی ڕۆشنبیری ئەەکەین. یەکەم کار و چالاکی ڕۆشنبیریەکەتان خوێندنەوە بۆ کتێبەکەین هەر جارە و لەلایەنێکی لاوەڕێیانمانەوە باس لە کتێبێک ئەەکەین لە ڕووی ڕستار و ناوڕۆک و باسی کتێبەکەکەین باسان هەر پرسیارێک ڕۆبۆچونێکمانە بێ لە ناو خۆماندا گفتگووی لەسەرەکەین تاگەین بە وەڵامێکی دروست سیمینارەکەمانیش 10 ڕۆژ جارێ دەیکەین ئامانجمان ئەوەیە لەم ڕێگەیەوە خەڵک ئاشنا بکەین بە جیهانی کتێب خۆشەویستیە بێ بۆ کتێب و بیکاتە چێژێت بیکات بە هاوڕێ و بەرنامەی ڕۆژانی ژیانی چووکە ئێمە دەبێت لەوە تێ بگەین هەروەکو چۆن جەستەمان پێویستی بە خۆراکە ئەوە مێشک و ڕوحمانیش پێویستی بە خۆراکە لە ڕێگەی خوێندنەوەی کتێب بۆ ئەتوانی ئەو خۆراکە بۆ مێشک و ڕوحمان دابین بکەین. زۆر باشە ئەمە خۆی بۆ خۆی هەواڵێکی خۆشە کە سەپارەوەی کە باس لەوەکەین خوێنەر کەمە ئێوە گروپێکی تایبەت بە خانمانی خوێنەر وەبزانام یەکەم جارشە لە کوردیا ئەوە بکرێ ئامانجتان هەیە فراوانتری بکەن چیت بێگومان ئامانجمان ئێمە بە کەلتورکردنی خوێندنەوەی ئامانجمان ئەوەیە گروپەکەمان فراوانکەین خانمان هان بدەین لە هۆشیاریان کەینەوە لە بواری خوێندنەوە گرنگی بە توانەکانی خۆیان بدەن بتوان لە کۆڕ و سیمینارەکان بەشدار بن بەتایبەت لە شارێکی وەک کفریدا کۆمەڵێکی زۆر ئافرەتمانەیە بەهرەیان هەیە بەڵام ئەو بەهرەیان نەیانتوانێت دەربخەن لە ڕێگەی ئەم گروپۆ ئێمە دەمانەوێت توانەکانی خۆیان بەگەڕ بخۆن بتوانن بەشدار بن بتوانن خزمەتێک بە شاری کفری خزمەتێک بە هاوڵاتیان بکەن خزمەتێک بە چینی خانمان بکەن لە شارەکەدا. دەستان خۆش بێ سوپاس ئیمەن جەبار ڕێخەری پێشانگای نمایشکردنی کتێب لە کفری هاوکار و هێوی یەکمان من لە سەرەتا شاوت میسەل ناو کتێبخانەی گشتی کفریام کتێبخانەی گشتی کفری کۆنترین کتێبخانەی سنووری گەرمیانە لە ساڵی 62 دامەزراوە ینی من بۆ خۆم یەکێک لەوانەی بەردەوام هەموو ڕۆژێکیش لێرم ئەچمە کتێبخانەکە کتێبی وای تایە کە بەڕاستی لە کەم کتێبخانەیە سەرچاوی زۆر زۆر باشی تایە بەداخەوەم ساڵانەی دوایە ئیتر لەوە ناچێرە شاری وەزیران بێ ئەو شارێکە لێرەوە لەناو ئەم کتێبخانەیەوە لە تیفەڵمەتی گەورە شاعر پێگەیشتووە لەگەڵ ئەوە گروپی کفری بۆ نێوکردنەوەی شاری کفری لەم کتێبخانەیەوە سەری هەڵدا ئێستا بەداخەوە تا ڕادەیەک بە شێوەیەک ئەتوانین بڵێن کە خوێنەرێکی زۆر نییە خەڵکێکی کەم دێتە کتێبخانەکانەوە ئەمە جێنیگەرانیە بێگومان بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم
پرسیارەی دوایی کە لێم کرد لەبارەی گروپی خانمانی خوێنەرەوە دڵخۆشکەرە کە گروپێک هەبن تەنیا خانم بن کاریان ئەوە بێ بازنێکیان دروست کردووە بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە. سامانەوە خەڵک هاو نەش ڕەشبین مەبە دەست خۆش بێ هەڵبات ڕەنگە کۆتایی هەفتە بۆ ئەم جۆرە چالاکیانە باش بێ بە تایبەتی کە ئێستا ناوەندەکانی خوێندن داوامی تێدا و هەروەها داوامی فەرمانگەکان و بەڕێوەبەرایەتیەکانیش هەیە بۆیە نەخەمبار بن و نەسار ببنەوە ئەم ساڵ ناتن ساڵی داهاتوویان بۆ چۆڕ. دەست خۆش سامان سوپاس بۆ میوانەکەشت.